بۆ ئەوەی چۆن ڕۆڵەیەکی کلدانی کریسیانی کوردستان دەتوانی ڕۆلێک ببینی کە گشت کوردستانیان خزمەت بکە. ئەگەر باسێکی کاک زوهێرم بۆ بکەیت کە هەم مامی بەڕێستانە هەم لە کارە هونەریەکانی ئەوەندەی کە 70 ساڵە نزیکەی خزمەتی هونەری کوردی کردووە. زوهێر بەڕەحمەتی پیاکی هونەرمەند بوو، هەروەک پێشترش گوتم هەستێکی تایبەتی هەبوو بۆ جوانی. وەک باسم کرد پێشتر ئەگەر بچوو باینە بازار لای قەراتێ پیرەمێردێکمان دیتە بە چا دەخوا لە مەچکۆ، لای ئێمە شتێکی ئاساییە، لای زوهێر لە چاوی زوهێر ئەمە تابلۆ بوو کە دەچوونە سەیرانێ لە سەیرانێ دادەنیشتین پێکەوە ئێمە شاخ و دار و درەختمان دەبیت. زوهێر تابلۆیەکی زۆر جوانی سروشتی کوردستانی دەدیت. زوهێر لە منداڵیەوە سلە عنکاوە، دواتر لە ئەلقۆش، دواتر لە گەنجی لە بەغدا و کەرکووک و دواتر لەوەی کە بووە بەشێک لە خەباتی یەکێتی قوتابیانی کوردستان لەگەڵ شەهید دارە تۆفیق لە بەغدا و دواتر لە ریزەکانی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها لە ڕاگەاندن لە ڕۆژنامەی ئەتەئاخی و دواتر لە یێزگەی دەنگی کوردستان بەشداریەکی هەبوو لە بەفەخرەوە لە شۆڕشی ئەیلول بە تایبەت لە کاتی پێش و پاش و لە کاتی نسکۆی شۆڕش بە پێی ئەو اتفاقیە نگریسەی جەزائیر. زوهێر دوای ئەوە بە سەدەها کاری هونەری بۆ درامای کوردی وەکو یەکێک لەوانەیە کە زۆر بەناوبانگن تاپۆ حەقی چییە، فیلمی تەلەڤیزیۆنی میشنێکیمین فیلمی تەلەڤیزیۆنی سەر شۆڕشی کوردستان کە کرایەکە فیلمی بەرەو ڕزگاریە کە فیلمێکی تەلەڤیزیۆنیە. کارەکانی زوهێر دەست پێ دەکەن لە مەسرحیەی تاوان کە ڕۆلی لەوێ دەبینی وە کۆتاییش دێ کارەکانی بەم کارەی سێگۆشەبەرگ ئەویش وەکە ڕۆلێکی لێ دەبینی. مەسرحیەی تاوان ساڵی 1965 بوو و سێگۆشەی تاوان سێگۆشەی مەرگش بەم ساڵانەی ئاخیر بوو. لە هەردووکیان زوهێر لە هەموو کارەکانی ئیسباتی کردەوە کە زوهێر مولچی عایلەی خۆی نەبوو، مولچی خزمەکانی خۆی نەبوو، بەڵکو مولچی هەموو کوردستان بوو. توانی ببتە پردێک بۆ ئەوەی چۆن ڕۆڵەیەکی کلدانی کریسیانی کوردستان دەتوانی ڕۆلێک ببینی کە گشت کوردستانیان خزمەت بکە و گشت کوردستانیانش ئەویان خۆش بووێ. ئەوە ڕنگدانەوەی هەبوو لە ڕۆژی هینانی تەرمی خوالە خۆشببوو مامان زوهێر دیتمان کە ژمارەیەکی زۆری خەڵک لە پێشوازی بوون لە فڕۆخانی دەوڵەتی هەولێر و دواترش ژمارەیەکی زۆر زیاتر لەسەر قەبران و لە بەشداریکردن لە پرسە و لە ماتەبینی. ئێمە زۆر سپاسی ڕێزدار جەنابی سەرۆک بارزانی دەکەین، ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت، ڕێزدار جەنابی سەرۆکی هەرێم و ڕێزدار جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت و گشت ئەو بەڕێزانەی کە نامەی هاوخەمیان نارد و زۆر سپاسی گشت ئەو هەواڵانەی دەکەی ئەو هونەرمەندە جوانانە و ئێمە پێیان دەڵێن کە هەر یەکێک لە ئەنگۆ بۆ ئێمە زوهێرە و هەروەها بەڵێنش بە جەنابی سەرۆک دەدەین ئەگەر زوهێرێک ماڵ ئاوای کرد بە هەزارها زوهێری دیکەت هەیە. یەکێک لەو کۆڵەگا هەرە سەرچیانەی بواری بیناغە و ئەساسیاتی درامای کوردی کە هەر لە سەردەمی ڕەشسوپیەوە تا ئەمڕۆ ڕۆڵێکی گرنگی دیوە مامۆستای گەورەمان مامۆستای کۆچکورد و مامۆستا زوێر عەبدولمەسیحە، پیاوێکی کلدانی کریسیانی کوردستانی و بیرکردنەوەیەکی پێکەوە ژیانی هەبوو و هەمیشە ڕوئیا و بینینی لە بواری سینەمادا بینینی ئەو کللتور و مێژوەی شوناسەی کە لە دێر زەمانەوە میلەتی کوردستانی بە کورد و بە هەموو نەتەوەکان و ئاینەکانەوە پێکەوە ژیانیان کردیە. بۆیە من ئەمڕۆ چەپکە گوڵی وەفا بۆ گوڵکۆی دەنێرم و ئەمڕۆ لە یادی سینەما کە تەرخان کراوە بۆ یادکردنەوە و هەروەها ڕێزێنان لە بۆ ئەو کەسایەتە من لێرەوە دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر و لە وەزارەتمان دەکەم و دەستخۆشی لە هەموو ئەو کایانە دەکەم کە ڕۆڵ دەبینن بۆ ئەوەی کە
ئەو هونەرمەندانە لە یاد نەکرێن چونکە بەڕاستی ئەوانە پەنجەمۆریان لە مێژوو دیرۆکی کوردیدا هەمیشە بەسەربەرزی دەبێنێتەوە.